من خۆم نزیکەی 10 ساڵە لێرەکە خەریکەم کارم. پێشەکی بە کاتم دەستمدا ئیشە و خۆمە هەوەسم بۆی هەبێ حەزم لە ئیشەکە هەبوو بە شاگریشم کرد دوای ماوەیەکی کورت چونکە خۆم مەیلمە بۆ حەزم لە گەڵ ئیشەکە بوو زوو فێر بووم نزیک 10 ساڵە خۆم لێرە ئیشەکەم جاما خۆی هەر لە کەرکووکە ئیشەش لە نزیک گەرا سلێمانی گەڕەکەش گەڕەکی پیادی پێڵێن وا زیاتر بۆ نزیک بڵێم 150 ساڵش بەسەرەوە هەر لەم گەڕەکەیە بە بەس پێش پرۆسە بڵین لە سەربانە ئەو کاتە ئافرە دروستێکن لە سەربانە دروستێکن ئێستا ئیشەکە کەوتە دەست زەلامی بڵین پیاویشی لێکە خۆی پێویستی بە خۆڵ و کاومەوە جا خۆڵەکەش هەبێ خۆڵێکی تایبەت بێم ئەم خۆڵە جێی تایبەت خۆی هەیە لە کۆ لە نۆت هەبێن شەریکەی نەوتەکانی لێبێ بە تایبەت ئەم خۆی مادێت چوریتە لەگەڵ شەریکەی نەوتەکانە نیزگە دایمە ئەم زەوەیەکە ئەم خۆڵی تیا بێ لێژێرشی نەوتێت ئەمە وەک دروستکردنی تەنور بۆ نانەوە بڵین بۆ مەطعم قیاسەکەی جیاوازە جۆریەیە ئەیسا لە هیم بڵێن گەورەکانەوە بۆ نانەوە مەطعم بەکاردێت سێ جۆری یەکیان بچووکەوە یەکیان وەسەط یەکیان گەورە وەسەطەکانیش زیاتر خەڵک کەرکووک و هەولێر بەکارێنن لەبەرەوەی ئەوان دوواندانن سەر لە کەرکووک شا بە تایبەتی بۆیە دوواندانن نەوت شەدەن حکومە نەوتیانەداتێ بەس قەزی سلێمانیش ئەوان حەزیان لە دانەیەکە و ئەوینەوینانەکەیەوان گەورەتریشە بەڵێ خەڵک سلێمانی دێ هەتاکو و پێنجۆن لێرەشەوە هەتاک وەگاتە دووەک و زاخۆی هەر هەموو دێ لەسەر کەرکووکەوە و چەند جارێکش بۆ سوید و بۆ دانی مارک و ئەڵمانیش نەڕون